سڵاوتان لێبێت بیسەرانی رادیۆ و تەلەڤیزیۆنی سلێمانی ئەم کاتتان باش. من بێستون محەممەدم، خۆشحاڵم بەرنامەی گفتوگوی ڕۆژنامەنووسی ئەم هەفتێتان پێشکەش دەکەم. ئەم هەفتەیە باس لە ڕۆڵی ڕەوەندی کوردی ئەەکەین لە بەجینۆساید ناساندنی تاوانەکانی دژ بە هەرێمی کوردستان کراوە. ئایا ڕەوەندی کوردی چۆن ئەتوانێت هاوکار بێت بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان پەیامی ئاشتیانی هەرێمی کوردستان بە نێوەندە جیهانی و ئیقلیمیەکان بگات؟ هەرێمی کوردستان هەمیشە تەئەکیدی لەوە کردوتەوە کە پەیوەندی دۆستانەی لەگەڵ دراوسەکانی لەگەڵ وڵاتاندا هەیەوە، بەردەوامیش لەلایەن وڵاتانی دراوسێەوە دابش کراوە بەسەر چەند وڵاتێکدا و هەوڵی قەتڵ و عامکردنی دەدرێت. چۆن دەتوانرێت سوود لە توانای ڕەوەندی کوردی ببینرێت بۆ ئەوەی پەیوەندی دۆستانە و لۆبی بکرێت بۆ هەرێمی کوردستان کە بە شێوەیەکی ئاشتیانە پەیوەندیەکی بەهێز لە نێوان هەرێمی کوردستان و وڵاتانی ئیقلیمی و نێونەتەوەییدا هەبێت. بە خۆشحاڵیەوە لەم بەرنمەیەدا میوانداری ئاگرین کوردستانی بەرپرسی ناوەندی ڕەوەندی کوردستان لە برۆکسل بەلجیکامان کردووە کە ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت. کاک ئاگرین، ئەم کاتت باش، خۆشحاڵین کە لەم بەرنمەیەدا لەگەڵماندای. دەمەوێت لەوە بپرسم، ڕەوەندی کورد تا چەند توانیوێتی ئەو کارە ساتانی کە بەسەر نەتەوەی کووردا هاتووە و بەردەوام قەتڵ و عام ئەکرێت و هەوڵی ئەوە ئەدرێت کە بوونی نەتەوەی کورد لەسەر خاکی خۆی کە بە درێژایی مێژوو لەسەر ئەم خاکە نیشتەجێ بووە بسڕێتەوە. ڕۆڵی ڕەوەندی کورد لەم نێوەندەدا چییە و چۆن توانیوێتی کار بکات بۆ ئەوەی هەرێمی کوردستان پەیوەندیەکی دۆستانەی بەهێزی هەبێت لەگەڵ سەرجەم وڵاتان؟ سڵاو ڕێز کاک بێستون، هیوادارم باش و سەلامەت بن. سڵاو بۆ بینەرە عازیزەکانتان، گوێگرەکانتان. لە ڕاستیدا لە سەرەتای پێکهاتنی پرۆژەی ڕەوەندی کوردستانی کۆنفدراسیۆنی کوردستانی ناوەندەکانمان هەستاون بە کۆکردنەوەی هەموو ئەو ئاکادمیسیەن و ڕۆژنامەنووس و ئەو کەسانێک کە پەیوەندیان لەگەڵ وڵاتان هەیە یان لەگەڵ لە دام و دەستگاکانی وڵاتانی ڕۆژاوا کاریان کردووە، توانیویانە ینی بە شێوەیەکی بەربڵاو لە هەموو وڵاتانی جیهان بە زۆربەی وڵاتانی جیهان کە ئێمە ئێستا ناوەندمان هەیە لە ئەمریکا بگرە هەتا ئوسترالیا و کەنەدا و هەموو وڵاتانی شینگن بە وڵاتانی یەکێتی ئەوروپایەوە بڵین. بەتاکید ئێمە پرۆژەی باشمان هەیە و لە پەیوەندی داینە لەگەڵ دەستەی کارگەڕی لە ناوەندەکانمان، چ لە یەکێتی ئەوروپا، چ لە بڵین نەتەوە یەکگرتوەکان. ئێستا ناوەندی سویسڕای بڵین جنێف یان ناوەندەکانی ترمان لە پەیوەندیدانە لەگەڵ بەرپرسی ئەو وڵاتانە کە بتوانن بە شێوەیەک ینی ئەو کارە ساتەی کە بە سەرگەلەکەماندا هاتووە بەرجەستە بکرێتن و بە کۆمەلگای نێودەوڵەتی بە تەواوی بناسێندرێت کە یەکێک لە ئەم کارانە کە کرا لە ماوەیەکی ڕابردوو بڵین کۆنفرانسی لۆزان بوو بە پێشاندانی ڤیدیۆیەک لەسەر کارەساتی جینۆسایدی گەلەکەمان، ئەو شتێک کە بە سەرگەلەکەمان هاتووە لە ئەو 100 ساڵەی ڕابردوو، پێشاندانی کە ئەو غەدرەی کە لەگەلی کورد کراوە بتوانین پێشانی دۆستەکانمان چ لە یەکێتی ئەوروپا و چ لە جیهان بدەین و بە شێوەیەکی سەرکەوتوانە هەتا حدودێک توانیومانە پێش بڕۆین. لە داهاتوش بە تاکید ئێمە محاولە دەکەین و لەسەر پرۆژەکانیشمانەوە ئیش دەکەین و لە پەیوەندیش داینە کە ئەو کێستانە دەیان بینە دادگاکانی نێودەوڵەتی چ لە لاها و فشاریش دەخەین بۆ پێی کە دۆستانێکی زۆرمان هەیە چ لە ئەوروپا چ لە وڵاتانی ترەوە فشارێکی تەواو بخەینە سەر کۆمەلگای نێودەوڵەتی بۆ بە جینۆساید ناساندنی گەلەکەمان.
ئایا ڕەوەندی کوردی بۆتە هۆکارێکی کاریگەر بۆ ناساندنی بە جینۆسایدکردنی ئەو تاوانانەی دەرحەق بە گەلی کوردستان کراوە، یاخود بڵێن هەڵوێستی ئەو لایەنانە چۆن بووە، یاخود لە دەرەوە لە جیهانی دەرەوە هەڵوێستیان چۆنە، چۆن کورد ئەبینن، پێیان وایە کە کورد نەتەوەیەکی ئاشتی خوازە، یاخود پێیان وایە کورد نەتەوەیەکە کە پێشتر لە ڕابردوو چۆن ناسێنراوە کە دژمنەکانی کورد ناسیان دویانە، ئێستش هەر هەمان بۆچوون و هەمان وێنە لە خەیاڵدانی ئەواندا هەیە. نەخێر کاک بێستون خۆی لە خۆیدا شەڕی داعش پێشانیدا کە کورد مدافع بووە هەموو کاتێک لە سەرخاکەکەی خۆی دیفاعی لە خاک لە شەڕەف لە ناموسی خۆی کردووە. هیچ کاتێک کورد مسەبەبی کێشە نەبووە بۆ هیچ وڵاتێکی دراوسێش کە ئێمە دەبێنین لە وڵاتانی داگیرکەری دراوسێمان ئێستا هجووم بۆ سەرخاکەکەمان دەکرێتن، بۆ سەر ژن و ماڵی هاوڵاتیانمان دەکرێتن، چ لە بڵێن ئەو وڵاتانەی کە دراوسێمان بەداخەوە بە شێوەیەکی هەڕەمەچی ینی چ لە ڕووی ناردنی ئەو فڕۆکە بێفڕۆکەوانانە یان هەر شتێکی دیکە لە باتی ئەو بڵێن ژن و منداڵەکانمان بە ئامانج دەگرن کە بینیمان لە یەک ساڵی ڕابردوو هەتا ئافرەتێکی ینی کە پرێگنێن بوو یان منداڵی لە زگدا بوو بەداخەوە شەهید بوو لەگەڵ منداڵەکەی و ئێمە ئەو شتانەمان هەموو بە وڵاتان و قۆنسوڵخانەی وڵاتان گەیاندووە. شەڕی داعش فاکتەرێکی بەهێز بوو بۆ ئەوەی پێشان بدا کە کورد بۆ هەموو جیهان بەشەر دێتن، بۆ هەموو جیهان شەڕ دەکاتن، بۆ ئاشتیانە شەڕ دەکاتن، دیفاع لە هەموو جیهان دەکاتن. جا بە تاکید ئێستا هەڵوێستی وڵاتان زۆر زۆر گۆڕدراوە بەرامبەر بە گەلەکەمان بە شێوەیە کە قسەمان لەگەڵ دەکەن پێشمەرگە وەکو فەخرێک دەبێنن. هێزی پێشمەرگەی کوردستان بۆتە سیمبولێک بۆ هەموو جیهان لە ڕاستیدا. کاک ئاگرین، ئایا ڕەوەندی کوردی ڕۆشنایی خستۆتە سەر مێژووی بزتنەوەی ڕزگاری خوازی گەلی کوردستان؟ لە مێژوودا بەردەوام گەلی کوردستان خەباتی کردووە بۆ ئەوەی کە لەسەر خاک و نیشتیمانی خۆی بمێنێتەوە. تا چەند ڕەوەندی کوردی توانیوێتی ئەمە بە جیهانی دەرەوە بناسێنێت، یاخود هەوڵ بدات جیهانی دەرەوە ئاشنای ئەمە بکات کە میلەتی کورد لە پێناوی مانەوەی لەسەر خاکی کوردستان چ قوربانێکی داوە، چ خەباتێکی کردووە کە بە درێژایی مێژوو بەردەوام هەوڵی قڕکردنی دراوە؟ کیت ئێمە وەکو ناوەندەکانمان لە ئەوروپا و ئەمریکادا زۆر هاو ئاهەنگین لەگەڵ ئەو بەرپرسانەی وڵاتان کە داوەتیان دەکەین بۆ ناوەندەکەماندا و فیلمەکانیان پێشان دەدەین، ئەو ڤیددیوانێک کە لە بەردەستماندانە و پێشانیان دەدەن کە ئێمە بە شێوەیەکی ئاشتیانە هەموو کاتێک داوای مافی گەلەکەمان کردەوە وەکو نەتەوەیەک کە هەتاکو ئێستا غەدری لێکراوە و هیچ کاتێک وەکو وتم نەبووینەتە هەڕەشە بۆ هیچ وڵاتێک و هیچ لایەنێک. بەڵێ کاک بێستون گیان بە تاکید ئێستا لەگەڵ سەنتەرە کەلتوریەکانی وڵاتان، لەگەڵ سیاسیەکان، ڕۆژنامەنووسەکان، ئەکەدەمیسیانەکان، لەگەڵ ئەو زانکۆیانەی وڵاتان لە پەیوەندی داینە و قسەمان هەیە و ڕۆژانە گفتوگۆیان لەگەڵ دەکەین. چۆن لە هەرێمی کوردستان دەڕوانن، هەماهەنگیان لەگەڵ هەرێمی کوردستان لەگەڵ ناوەندەکەتان چۆنە؟ بەڵێ خۆی ئەگەر کاک بێستون سەیرت کرده بێتن لە کۆنفرانسی لۆزان، پارێزگای شارەوانی لۆزان، پارێزگای لۆزان بڵێن، هەستا وەوتی ئەو ڕێکەوتنەی کە بەرامبەر بە کورد کراوە ڕێکەوتنێکی بێشەرمانەیە. خۆی لە خۆیدا ئەوە دەگەیەنێتن کە وڵاتان هەڵوێستەکانیان بەرامبەر بە کورد چییە، یعنی ئەو ڕێکەوتنەیان زۆر بە بێشەرمانە بینیوە و داگیرکاری لەبەر بەرژەوەندی هەندێک وڵاتان. تەبعاً بە تاکیدش دەبێت ئەوە باز بکەین کە هەندێک وڵات لەسەر مەسائلی سیاسی و بەرژەوەندی احتمالە هەندێک شت باز نەکەن، بەڵام بە تاکید باز لە ئەو کارەساتێک بە سەرگەلەکەماندا هاتووە کراوە
و هاوخەمی خۆیان دەربڕێەوە بۆ مەسائلانە. تەنها لە هاوخەمیە ماوەتەوە یاخود کارەکەن بۆ ئەوەی ئەو هەڵەیە کە لە ڕابردوودا کراوە ڕاستی بکەنەوە. کاک بێستون ئێمە نابێت لەبیر بکەین هەرێمی کوردستان حدودێکی ئاوین نییە و ئەگەر بەڵگەنامەکانی بەریتانیامان بێنینە بەرچاومان لە 2014 و 15 ینی ڕێگایەکی زۆر باش لەگەڵ ڕۆژاوای کوردستان هەتا سەر بەحری سپیەوە بڵێن هەرێمی کوردستان لەگەڵ ڕۆژاوا ببێت بە دەوڵەتێک. بەڵام بەداخەوە ڕێگەری هەندێک ناوخۆیی خۆمان حزابی ناوخۆیی خۆمان ئەوەی نەگەیاندا ئامانج کە هەرێمی کوردستان بتوانێتن ڕێڕەوی سەربەخۆی خۆی وەربگرێتن. بەرژەوەندی وڵاتان لە ڕاستیدا ئەوانە هەرێمێکی بەهێزیان دەوێتن بۆ ئەوەی کە تەبان بەرژەوەندیەکانی خۆیان بپارێزن. وڵاتان لەسەر بەرژەوەندی خۆیان کار دەکەن. کاک بێستون کاتێک کە ئەمە دەبێ باسی بکەین. بەڵام هەرێمی کوردستان چەورەیە هەم بۆ وڵاتانی غەربی هەم ئەمریکا و هەم ئیسرائیلیش کە بەرژەوەندی مانەوەی هەرێمی کوردستان بەرژەوەندی ئەوانیشە. سیاست لەسەر بەرژەوەندی دادەندرێت لە ڕاستیدا. بەڵێ باشە کەوایە چۆن ئەتواندرێت لۆبی بۆ هەرێمی کوردستان بکرێت؟ ئێمە وەکو لۆبی وەکو ئیسرائیل یان وەکو وڵاتێک وەکو تایوان کە ئیسرائیل و تایوان بەهێزترین لۆبیان لە ئەوروپا و لە وڵاتانی تر هەیە لە ڕاستیدا. ئێمەش بەوە بە کۆنفدراسیۆنی کوردستانی لە هەموو وڵاتانی جیهان محاولەی خۆمان دەکەین کە ڕووی ڕاستەقینەی کوردەکان کوردستان بە هەموو جیهان پێشان بدەین و ئەو کارە ساتێک کە دێتە سەر ڕێگای گەلی کورد لە دەست ئەو چوار دەوڵەتە دیکتاتۆرە بەڕاستیدا بتوانین بە شێوەیەک لە شێوەکان پێی بناسێنین لۆبیەکی بەهێز چاپکەین و لە هەماهەنگی داینە لەگەڵ وڵاتان لەگەر زۆربەی وڵاتان نوێنەرانی وڵاتانەوەش هەتا لەگەڵ پەرلەمانتارەکان لە یەکێتی ئەوروپا و لە وڵاتانی ترەوە. کاک ئاگرین لە ناوخۆی هەرێمی کوردستان قسەیەکەیە کە ڕەوەندی کوردی بەش بووە، بەشێکیان سەر بەلایەنێکی سیاسی نەمیان سەر بەلایەنێکی سیاسی دیکەیە. ئایا ڕەوەندی کوردی بەم شێوەی ئێستا بەم شێوەیە کە هەر پارچەیەکیان یاخود هەر بەشێکیان هەر گروپێک سەر بەلایەنێکی سیاسی بێت ئەتوانێت هیچ لۆبیەکی کاریگەر دروست بکات؟ یاخود با پرسیارەکەم بە شێوەیەکی دیکە بکەم، بەشێک لە ڕەوەندی کوردی لە دیاسپۆرا بینین کە ڤیدۆ تۆمارەکەن کاتێک کە یەکێک ئەچێت سەرکردەیەکی هەرێمی کوردستان ئەچێتە و یەکێک لە وڵاتەکان کە کۆبوونەوەیەکی گرنگی هەیەوان ڤیدۆ تۆمارەکەن بانگەشەی بێبنەما دژی هەرێمی کوردستان دەکەن. ئایا ئەمە تا چەند کاریگەری هەیە لەسەر ڕای گشتی ئەو وڵاتە؟ خۆی کاک بێستون لە ناو ڕەوەندی کوردستانی بە هەموو شێوەیەک حیزبایەتی مەمنوعە. ئەوە ئەمری جەنابی سەرۆک بارزانی مەرجعی باڵای کوردستانە. ئەوەی کە حیزبایەتی دەکات دەبێ بڕاتەوە بۆ ماڵی خۆی، یعنی ئەو خۆ بەخشێشمان پێ ناوێتن ئەوانێکە بیر و بۆچوونی حیزبی دەسەپێنن بەسەر مەسەلەی ڕەوەندی کوردستانی بە تاکید لە ناو ڕەوەندەکەی ئێمەشدا لە ناو ناوەندەکەی ئێمەشدا ئەو شتە قابلی قبول نییە و ئێمە بە هیچ شێوەیە قبول ناکەین. پرۆژەی ڕەوەندی کوردستانی پرۆژەیەکی نەتەوەییە، ئێمە بچووکی ناکەینەوە بەڕاستی. و ئەو پرۆژەیە کە ئێمە دەستمان پێکردو بە شێوەیەکی خۆبەخشانە و بە دوایدا دەڕۆین بە هەموو شێوەیەک لەسەر کارەساتەکانی چوارپارچەی کوردستان ئیش دەکاتن نەبوو حیزبایەتی. ئەو کەسانێک کە دید و بۆچوونێکی جیاوازیان لە نەتەوەکەمان هەیە لە ڕاستیدا باوەڕیان بە ئاڵا و خاک و زمانی کوردی نییە یان داوای دەوڵەت نەتەوە بوون بۆ کورد و سەربەخۆیی و لە ژێر دەستەی دەرنەچوونی کورد دەکەن، ئەوانە زۆر بە دروشمی بێوەچان و ینی بە هەندێک چاواشەکاری ڤیدیۆ بڵاو دەکەنەوە کە ڕای کۆمەڵگای کوردی و جیهانی بەلا ڕێدا بدەن. بەڵام
بەتاکید سەرکەوتو نابن لەبەرەوەی کە جیهان ئاگای لە ئێمەیە ئێمەش هەموو شتێکمان بە بەڵگەوە پێشانی جیهانداوە و کاریگەریەکی باشمان هەبوو لەسەر هەموو کۆمەڵگای نێودەوڵەتەوە. خۆی کاک بێستون ئێمە دەبێت ئەوەی بزانین کە هەبووە زۆر کەس لە ڕووی بۆ بەدەستهێنانی ینی چەند لایک و ڤیویەک لە ناو سۆشیال مێدیا یان قستنەوە ئەو مەسائلانەی هێناوەتە گۆڕێ جا زۆر شتی دیکەشمان هەیە ینی بە میسال سیاسیەکانمان بەداخەوە یان بیر و بۆچوونێکی جیاوازی حیزبیان هەیە لە ڕووی حیزبیەوە دەرنەچوونە لە هەڵبژاردنەکانیان نانتوانیوە دەنگێکی دروست بەدەست بێنن دێن دەست دەکەم بە چاواشەکاری بۆ هەم لە ڕووی سیاسیەوە هەم لە ڕووی کۆمایەتیەوە بە شێوەیەک گەلەکەمان بەلا ڕێدا دەبن ئەوە بەداخەوە ئەو شتانە ینی بەڕاستی جیاوازی هەیە لەگەڵ ئۆپۆزیسیۆنی وڵاتان یان ئەندامەکانیان بەکاردێن بۆ مەسائلانە ینی ئەوە تەبعاً ئێمە عاجز دەکاتن من ئەم گەنجانە ئەم کەسانە ئەگەر بۆ پەیداکردنی ئیقامەیەکیش بێیان هەر شتێک بێتن من بە قوربانیان دەزانم لە ڕاستیدا کاک بستوگەن. بەڵێ کاک ئاگرین کەوایە هەندێک هێز و گروپ دەبینین کە پێچەوانەی ئامانجەنەتەوەی و نیشتیمانیەکانی هەرێمی کوردستان یاخود کورد کارەکەن لە دەرەوە ئەمانە دەتوانن هیچ کاریگەریەکیان هەبێ یاخود بۆچی ئەم شێوازە دژ بەنەتەوەیی ئەپەی ڕەو دەکەن ئایا ئەمە لە ڕقیانە بەرامبەر بانەتەوەکەی خۆیان یاخود بۆ مانەوەی ئیقامەیە یا وەرگرتنی ئیقامەیە یاخن ئەگەر لە ڕوە سیاسیەکەی کەسانی ڕۆشنبیر و نخبە و سیاسی ئەو وڵاتانە چۆن لەمانە دەڕوانن پێیان وایە ئەمانە کەسانێکن کە بوونەتە قوربانی یاخود کەسانێکن شایانی ئەوەن کە لەبەرەوەی کە کۆچیان کردووە مافیمانەوەیان پێ بدرێت لە وڵاتە. خۆی کاک بێستون هەر تاکێکی ئەو کۆمەلگایە خاوەن حەز و ئارەزوو ڕەخنە و گلە و گازەندەیە خۆیەوە پێشاندەری کۆمەلگایەکی زیندوی کۆمەلگای کوردستانە بڵێن کوردستانیانی عازیزمانن بەڵام بەلا ڕێدابردننی ئەو هۆشیاریە ئەو سەرزیندوی کۆمەلگای ئێمە هەندێک سیاسی و بەکارهێنانی سوۆشیال مێدیا و کردنەوەی پەیجەکان و یان هەندێک کەسی بەداخەوە قەڵەم فرۆش بۆ بەرژەوەندی تاکە کەسی خۆی بەکاری دێنێتن ئەوە بەتاکید ئەستام دروست دەکات لەسەر ڕێگای ئێمە کە ئێمە لەگەڵ وڵاتان ینی لە کۆنتاکت داینەیان لە هەماهەنگی داینە بەڵام لە ئاخیردا ئێستا ئێمە دەبێنین هیچ کەسێک لە هەرێمی کوردستان ئیقامەی وەرناگرێتن لە ئەوروپا بۆچی ئەوە پێشاندەری ئەوەیە کە هەرێمی کوردستان هەرێمێکی دیموکراتە و هەرێمێکی تەواو ئازادی ڕادەربڕینی هەیە بە زۆر بیر و بۆچوون و ئەحزابەکانەوە هەرچەندە گلەی و گازەندەیەکیش لە لایەن هەندێک تاکە کەس هەیە هەر بڵین و نەڵین ئێمە لە کۆمەلگایەکی فێئۆدالیزمدا دەژین و کۆمەلگایەکانمان هەتا حدودێک بڵێن دابەش بووە. کاگا گرین ئەگەر پرسیارەکەم بەو شێوە بکەم پرسیارەکەم ئەوە بوو ئایا پەکەکە لەگەڵ ئێوە لەگەڵ سیاست و بەرنامەی نەتەوەی هەرێمی کوردستاندا یان نەتەوەی تا چەند هەماهەنگە لەگەڵ ناوەندەکەی ئێوە تا چەند هاوکارە و تا چەند ئەو سیاستەی کە ئەو پەیڕەوی دەکات لەگەڵ ئامانج و استراتیژەتی نەتەوەیی لە دیاسپۆرە لە نێو ڕەوەندی کوردیدا دێتەوە. خۆی هەر تاکێکی کۆمەلگای کوردستانی جێگای دەبێتەوە لە ناو ڕەوەندی کوردی وەکو بیدایەتی من ئاماژەم پێدا دەبێ باوەڕی بە سەهیمانەتەوەییەکان هەبێتن کە ئاڵا و خاک و زمانە. پرسیارەکە لێرەیە ئایا پەکەکە و سیاسەتمەدارانی پەکەکە باوەڕیان بەو سەهیمایە هەیە؟ ئایا باوەڕیان بە ئاڵای کوردستان و خوێنی شەهیدان هەیە؟ ئایا باوەڕیان بە خاک و دەوڵەت نەتەوە و
دەوڵەتێک بۆ گەلی کورد هەیە بەڵام بە تاکید ئێمە ئێستا لە پەیوەندی داینە لەگەڵ زۆر ئەندامانی کەنەکە کە سەربەڕەوتی پەکەکە بوونە ئێستا پشێمان بوونەتەوە کە لەگەڵ ئەو ڕەوتەی لە دوای ئەوەی کە ئەوان ئینکاری دەوڵەت نەتەوە بوونیان بۆ خاک وڵاتەکەیان کردووە بۆ گەلەکەیان کردو لە ڕاستیدا نزیک دەبینەوە لە ساڵیادی ڕێفراندۆمی هەرێمی کوردستان ساڵیادی بڕیاردان لە ڕێفراندۆمی هەرێمی کوردستان کە لە کۆبوونەوەیەکی گرنگدا جەنابی سەرۆک بارزانی بڕیاریدا ڕێفراندۆمی سەربەخۆی هەرێمی کوردستان بکرێت بەهۆی خاوی خەتەکەمانەوە داوای لێبوردن دەکەین دەکەم بە دوایین پرسیار ئایا وڵاتانی دەرەوە کۆمەڵگەی نێونەتەوەیی چۆن لە ڕێفراندۆمی سەربەخۆی هەرێمی کوردستان دەڕوانن مەبەستم سیاسی و بڕیاری سیاسی حکوومەت نییە مەبەستم ناو چینی کۆمەڵگەی ڕای گشتی ئەوروپایە یاخ ڕای گشتی وڵاتانەیە کە هاوسۆزن لەگەڵ هەرێمی کوردستاندا چۆن لە ڕێفراندۆمی سەربەخۆی هەرێمی کوردستان دەڕوان ئەوان یاخود ئێوە چۆن توانیتانە ئەو پەیامە باوان بگێنن کە ئەمە مافێکی شەرعی و یاسایی و دەستوری هەرێمی کوردستان بوو خۆی کاک بێستون من لەگەڵ زۆر چین و توێژی کۆمەڵگای مەدەنی لە وڵاتی بەلجیکا کۆبوومەتەوە لەگەڵ یان دانیشتومەوە ئەو مەسائلانەمان هێناوەتە گۆڕێ کەس 25 و ئێمە ڕێفراندۆمێکمان کردەوە 93 خەڵکی کوردستان دەنجی بە بەڵێداوە بۆ سەربەخۆی گەلی کورد و ئەوان زۆر هاوسۆزن لەگەڵ ئێمە کۆمەڵگای مەدەنی ئەو چالاکوانانەی مافی مرۆڤ لە خۆیدا ئێمە بە مافێکی شەرعی و یاسایی هەر نەتەوەیەک دەزانێتن کە بۆ خۆی بڕیار لە چارەنووسی خۆی بداتن وەکو ئەو یاسایانەی کە چەسپێنراون لە نەتەوەیە گرتوەکان وەکو تیشم بەڵام بەرژەوەندی سیاسیەکانی وڵاتان ئەوە حدودێکی خۆی دەبێنێتن بەڵام هەرچی بێتن سیاسەتیش لەسەر ئەمری واقع بنیاد دەندرێتن هیوادارم ئەو موقعمان بۆ بێتە پێشێ ئێمە کارتی ڕێفراندۆم وەکو سەربەخۆی گەلەکەمان بەکاربێنین لە کاتی خۆیدا بەڵێ کاک ئاگرین ئەگەر وەکو دوایین پەیام شتێکت ما بێ کات هەیەتوانی بڵێ و ئەگەرنا کۆتایی بە بەرنامەکەمان دێنین بەداخەوە هێڵی ئینتەرنێت زۆر باش نییە بە داوای لێبوردنەوە فەرمووە گەر شتێکت ما بێتوانی بڵێیت ئەگەرنا کۆتایی بە بەرنامەکەمان دێنی داوا لەگەلەکەمان دەکەم لە سیاسیەکانمان دەکەم یەک ڕێزی گەلی کورد گرنگترین چەکە بەدەستی ئێمەوە ئەگەر ئێمە یەک ڕێز بین دەتوانین هەتا ئێمە لە دیاسپۆرا بتوانین ینی پەیامەکەی یەک ڕێزی گەلەکەمان بگەینین بە هەموو جیان ئەوە تەنیا داواکاری منە لە بەرنامە بە ڕێزەکەی ئێوە دەیکەم زۆر سوپاستان دەکەم بەڵێ زۆر سپاس بۆ ئاگرین کوردستانی بەرپرسی ناوەندی ڕەوەندی کوردستان لە بڕۆکسل بەلجیکا کە ڕاستەوخۆ لەگەڵمان بوو بیسەران و بینەرانی رادیۆ و تەلەڤیزیۆنی سلێمانی بەم شێوەیە کۆتایی بە بەرنامەی گفتوگۆی ڕۆژنامەنووسی ئەم هەفتەیەمان دێنین تا هەفتەیەکی دیکە بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ